پێشتر ئاماژەم بۆ کرد کە دکتۆرە شواغجاف هەندامی پەرلەمانی عێراق ئەو میوانی ئێمەیە لەسەرم پرسە قسەکەین. دکتۆرە پرسییم لە کاتێکا کە لایەنە سیاسیەکان لە عێراق لەسەرەوە ڕێک نەکەوتوون کە کێ سەرە کۆمار بێ و کێ سەرک وەزیران بێ، ئەم دوو پۆستەیەک لای نەکراوەتەوە. ئەم پەلەپەلەی پەرلەمان لە چییە؟ ئەمە دوو جارە بەم شێوازە هەوڵی دانیشتنەیە بۆ یەکلایکردنەوەی ئەم پۆست. بەڵێ زۆر سپاس. سەڵاو لە جەنابێت وە لە بینەرانی کوردستان 24. ئەم دانیشتنە دەتوانین بڵێن دانیشتنێکی نایاساییە بە حکمی ئەوەی کە هەر دانیشتنێکی پەرلەمانی پەیڕەوی ناوخۆ دەبێت هەیئەی ریئاسەی پەرلەمان موافقەی لەسەر بکات، کەواتە سەرۆکی پەرلەمان و هەردوو جێگەرەکەی. بەڵام ئەم دانیشتنە بەبێی موافقەی جێگری دووهەم کە دەگەڕێتەوە ئەگەر معالەجەی بکەن. سپاسدانەکەم. بەبێی موافقەی جێگیری دووهەمی پەرلەمان بەبێی موافقەی جێگیری دووهەمی پەرلەمان تهدید کرا. پێش دەڕۆژ پلانەکەیان طبعاً ئەوە یەکێک لە خاڵەکان کە بۆچی ئەم دانیشتنە بە پێی پەیڕەوی ناوخۆی یاسایی نییە، چونکە بە پێی موافقەی هەیئەی ریئاسە نییە. ئەوە یەک. دووش کورد خودی خۆی ڕێ نەکەوتووە لەسەر یەک کاندیدە، یان ڕێ نەکەوتووە لە ناو خۆی لەسەر ناوی کاندیدێکە. دەبوایە ڕێگەیان ببدایە بە کورد چۆن ماڵی شیعی و ماڵی سونی خۆیان کاندیدی خۆیان تهدید دەکەن و دەیدەنە هەیئەی ریئاسە و دەیهێنن ناو پەرلەمان. دەبوایە بە میکانیزمێکی کوردستانی کاندیدی سەرۆکی کۆمار کە پۆستی یان استحقاقی کوردە لایەنە کوردیەکان خودی خۆیان تهدیدی کەن، نەکو لایەنە غەیری ببێتە شەریکی بریاری دانانی سەرۆکی کۆمار لە کاندیدکردن لە دەنگدان. بەڵێ ینی دکتۆرە ئێوە لە ماوەی ڕابردووە ماوەیەکی باشتان لە بەردەسا بوو کە بە تایبەتی لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەرم پرسە گفتوگۆ بکەن. بۆچی تا ئێستا ئێوەش لەگەڵ یەکێتیا لەسەرم پرسە نەگەشتنە ڕێکەوتنێک بۆ یەکلایکردنەوەی ئەم پۆست؟ خۆی ئەم خاڵەکە ئێستا وستم ئاماژەی پێ بکەم، وستم تەواوی کەم، بەس جەنابەت پرسیارەکەت کرد. ئێمە هەموو پەرلەمانتارانی عێراق شەریک دەبن لە دەنگدان لەسەر سەرۆکی کۆمار. دەنگی پێدەدات یان دەنگی پێنەدات، ئەوە لە پرۆسەی دەنگدانە. بەڵام لە پرۆسەی کاندیدکردن، لە میکانیزمی کاندیدکردنی سەرۆکی کۆمار دەبێت بە ئیرادێکی کوردستانی لایەنە کوردستانیەکان خودی خۆیان کاندیدی سەرۆکی کۆمار تهدید بکەن. بەڵام ئەوەی کە لەسەر ئەرزی واقع ئێستا ینی دەبێت و دەیبینین ئێمە هەندێک لایەن خۆیان دەکەنە ینی شەریکی کورد، یان ئەتوانم بڵێم خۆیان بریار دەدەن لەسەر کێ دەبێتە کاندیدی کورد. ئەمەش تەبعاً تەدەخولە لە ماڵی کوردیە. بۆیە ئێمە وەکو پارتی دیموکراتی کوردستان دەڵێن و تەکیدیشی لەسەر دەکەین ئەوەی کە کاندیدی کورد دەبێت بە ئیرادێکی کوردستانی. نوێنەرانی کورد، پەرلەمانتارانی کورد دەبێت کۆبوونەوە بکەن و خۆیان دەنگ بدەن کێ کاندید دەبێت، یان فراکسیۆنە کوردستان یان حیزبە کوردستانیەکانیش تهدیدی بکەن. بەڵام لایەنێکی غێری کوردی خۆی دەبێت بریاردەری کێ دەبێت بە کاندید. من طبعاً ئەو جزئیە دەبێت واضح بێت لە پرۆسەی دەنگدان هەموو لایەنەکان بەشداری دەکەن، هەمویان بە دەنگی خۆیان لە ناو سندوقی دەنگدان. بەڵام لە کاندیدکردن دەبێت بە میکانیزمێکی کوردستانی لایەنە کوردستانیەکان خۆیان یعنی تهدیدی دەکەن کێ دەبێت یەک کاندیدیان هەر هەواڵێک ببێتە کاندید پیرۆزی بێت. بەڵام المهم ئیرادێکی کوردستانی. ئەوە خاڵی دووهەم بۆچی پەلەپەلەیانە پێش دەڕۆژ پلانێک دانرابوو کە ڕاستەوخۆ دوای هەڵبژاردننی سەرۆکی کۆمار مباشەرەتەن تەکلیفی سەرۆکی کاندیدی سەرۆکی ئەنجومەنی وەزیران. بەڵام طبعاً ئەم خاڵە کێشەی تایە بۆ چونکە خودی خۆی ماڵی شیعەتە ئەم لەحزەیە کاندیدی فەرمیان هەیە کە بەڕێز مالکیە و
تویتەکەی ترامپش هەیە و لەناو خۆیانش دوای ئەم تویتە پێش تویتەکە تەحەفوزێک هەبوو لەلایانی دوو لایەن لەناو ئیتاری تەنسیقی دوای تویتەکەش مووقف گۆڕا کەواتە تا ئێستا ئەوان خودی خۆیان ڕێ نەکەوتون. پلانەکە چی بوو بەڕاستی؟ ئەوە طبعا ڕێی شخصی خۆمە و من وەکو ئەشواق جاف عیلاقەی نییە بە فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستانی ڕێی خۆم دەیڵێم بە سەراحەت پلانەکە ئەوە بوو کە ڕاستەوخۆ سوودانی کاندید بکرێت بەڵام کاندیدبوونی سوودانی بەو شێوەیە کێشەیە بۆ چونکە تۆ کاندیدی شیع دەبێت ئیتاری تەنسیقی خودی خۆی ناوەکەی بدات و کاندیدکردنی سوودانی خودی خۆی بەو شێوەیە یەک دامی نیوەی شیع لە دەست دەدات دامی پارتیش لە دەست دەدات چونکە بەڕاستی پەلەپەلکردن لە جەلسەی سەرۆکی کۆمار ڕێگە نادات بە کورد کە بە ئیرادێکی کوردستانی کاندیدی خۆیان تهدید بکەن و لەگەڵ ئەمەش وەزعی ئیقلیمی ئەوەی کە دەبینی ناوچکە چیتایە و لەگەڵ ئەمەش ئابووری عێراق بەو شێوەیەکەواتە خۆی زەرەر لە خۆی دەدات بەو شێوەیە لە پەلەپەلەکردن ئەوە پلانی پێش دەڕۆژە بوو بەڕاستی یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ سوودانی ڕێککەوتوون بەس عەفوەن ئەگەر تەواوی کەم بەڵێ بەڵام ئەوە وتم پێش دەڕۆژ بەڵام پێش دوو ڕۆژ ئەگەر ملاحەزە دەکەیت بەیاننامەی ئەمریکی ئەکید جەنابەت ئەطلاعات کردووە لەسەری و هەروەهاش هەموو هاوڵاتیانی عێراق و هەموو هاوڵاتیانی کوردستان تهدیدی چەند خاڵێکی کرد کە دەڵێت حکوومەتی عێراقی نەیتوانی ڕێگیری بکات بەرامبەر ئەو گروبانە کە هێرشیان دەکرد لەسەر هەیئەی دیبلۆماسی ئەمریکی و لەسەر مەساڵحی ئەمریکی و لەسەر هەرێمی کوردستان کەواتە ئەمانەش ئیستش بە بەیاننامەیەکی فەرمی بەڕاستی تقریبا مووقفیان هەیە لە حکوومەتی عێراقی و سەرۆکی حکوومەتی فیدراڵە ئەمە خودی خۆیش تعقیدێکی ترە بۆ مەشهدی سیاسی دەبێت ئەوانش پێمان بڵێن ئێستا کێ ئەبێتە کاندید کە مالکی ڤیتۆی ئەمریکی لەسەر عەفوەن تویتی ترامپی لەسەر بوو سوودانی و حکوومەتی سوودانی ئەمەی بەیاننامەکە ئێستا دەرچوو باشە ئێمە نابێت بزانین کێ ئەبێتە کاندیدی ئیتاری تەنسیقی بەڵام ئەو پەلەپەلەکردن کاک عەمار بۆی بزانی جەنابەت و هەموو خەڵکی کوردستان بەش بە حاڵی خۆم ئەمە ڕێی شەخسی خۆمە و تەئکیدشم لەسەر کرد ئەمە تازە نییە یعنی بەڕاستی ئەمە قوڵکردنەوەی کێشەکانی ناو هەرێمی کوردستان ئەگینا دەبوایە خۆیان دەرفەتێکیان بدایە بە ماڵی کوردی کاندیدی خۆی هەڵبژێرێت و هەروەهاش ڕێگام بدایە بۆ گفتوگۆ بۆ ئەوەی ئێمە بتوانین بە ئیرادێکی کوردستانی کێ لەو ئیرادە کوردستانیەکە تهدید دەکرێت پیرۆزی بێت شەرط نییە ئیلا ئەلفیان بە المهم میکانزمەکە گرنگە کە ماڵی کوردی خودی خۆی کاندیدەکە تهدید دەکات بۆیە ئەمە قوڵکردنەوەی ئەو یان تەواوکردنەوەی ئەو پلانەکە پێشتر دەستیان پێکردووە بۆ نەهێشتن یەکریزی ماڵی کوردە باش ئێستا ئێوە و دەوڵەتی یاسا بەیەکەوە فراکسیۆنی پارتی و دەوڵەتی یاسا بەیەکەوە بڕیارتان ناوە بەشداری لەم دانیشتانەکەن ئەمە کاریگەریە بێت لەسەرەوەی کە نیساب تەواو نەبێ و ئەم دانیشتنەی ئەمڕۆ وەک ئێوە ئەتانەوێت سەر نەگرێت وەڵڵاهی خۆی زۆر شتش هەیە بەڕاستی معلن نییە لە مواقفی گرنگ هەیە طبعا بەڵام بەتەئکید سەرۆکی کوتلە عێراقیەکان دەبێت پەیامەکەیان پێگەیشتووە ئەوانش بڕیاری خۆیان بدەن ئایا ئەمڕۆ بەشداری ئەکەن یان بەشداری ناکەن بەڵام ئێمە لەگەڵ فراکسیۆنەکانی لەسەر ئەو بابەتە پێم وایە پەیامەکە دێنێگەیشت ئەوەش طبعا عایدی کوتلە سەرۆکی کوتلەکانە و لای نییە کەم يعني الخط الأول من القيادات السياسية سەرکردەکانە بەتەئکید پەیامەکەیان پێدەگات چۆن بە ئێمە گەیشتووە ئەکید بە ئەوانش گەیشتووە کە یعنی چەند خاڵێک دەبێت دراست بکرێت و خۆیان خاوەنی بڕیاری خۆیانە زۆر باش ئایا دێنە ناو هۆڵی پەرلەمان یان ناین بەڵام ئێمە وەکو پارتی دیموکراتی کوردستان مووقفمان وازحە ئێمە ئەعلانمان کردووە میکانزمی هەڵبژاردننی کاندیدی سەرۆکی کۆمار بە حکم ئەوەی پۆستەکە بۆ کورد
میکانزمەکە زۆر گرنگە لای ئێمەیە بەڵێ. دەبێت کورد خودی خۆی هەڵی زۆر بژێرێت و میکانیزمێکە کە پێشتر کاندیدەکە تەحدیدی پێکراوە پەرلەمانتەرانی کورد خۆیان دەنگەدەن کێ کاندیدە عرض دەکرێت و بۆ پەرلەمانتەرەکان و دەنگی لەسەر دەدەن کێ زۆرترین دەنگ وەرئەگرێت لە فراکسیۆنە کوردستانیەکان ئەبێتە کاندیدی هەموو کورد و ئەچینە ناو هەڵی پەرلەمان. زۆر باشە دکتۆرە چەند جارێکە قسە لەسەرەوەکەن کە ئەم دانیشتنی ئەمڕۆی پەرلەمانی عێراق نایاساییە. باش ئەگەر دانیشتنەکە کراو سەر کۆمار هەڵبژێردرا لە ڕووی یاساییەوە ئێوە چیەکەن؟ خۆی ئەمە پەیڕەوی ناوخۆیە دەبێت هەیئەی ئاسە تەحدیدی جەلسەکە بکات جەدوەلی ئەعمالی جەلسەکە بۆیە وەکو ئەمەژەم پێکرد جێگری دووهەم موافق نەبوو لەسەر جەدوەلی ئەعمالە ولكل حادث حديث طبعا چونکە ئەمە پرۆسەیە پەیوەندی هەیە بە پرۆسەی سیاسی عێراقیە تەنها لایەنێک نییە کە ئەوەیە فەرزی ئیرادەی خۆی لەسەر لایەنی کوردستانی یان لایەنێکی تریش غێری کوردستانیش پێ باش نییە ئەمڕۆ جەلسەکە بەو شێوەیە ببێت بەڕاستی چۆن بۆ ئەو قبول کراو نییە کە کەسێک تەدەخولی ماڵی خۆی بکات بۆ تەحدیدکردنی کاندیدەکەی بە هەمان شێوەیە ڕەئی ئەوەیە کە فعلەن وایە دەبێت کورد خودی خۆیان تەحدیدی کاندیدی خۆیان بکەن و دەرفەتیان پێ بدرێت بەڵام بەداخەوە دانرا جەدوەل ئەعمال جاری دومیشە دانرێت دکتۆرە جارێکی تریش بڵێن سەرۆکی پەرلەمانم کارێکی کرد لەگەڵ جێگری یەکەمیە ئەو کاتیش ئەبوایە ینی خەڵک چاوەڕێ ئەوە بوو کە لە ڕووی یاساییەوە هەنگایە بژیرێتە بەرامبەر بەو پێشێلکاریانەی پەیڕەوی ناوخۆ کە لەلایەن سەرۆکی پەرلەمان و جێگرەکەی یان باڵێن جێگری یەکەمیەوە ئەم ئاعتیرازە تۆمار کرا لەلایەنی جێگری دووهەم لە کۆبنەوەی هەیئەی ڕیئاسەیە و گفتوگۆی خۆیان کرد کە ئەمە پێشێلکاری پەیڕەوی ناوخۆیە و نایاساییە بەڕاستی جەنابەت پرسیاری ئەوەت کرد دواتر چی ئەکرێت وەکو ئاماژەم پێکرد لە کولی حەدیث حەدیث بەڵام پێشبینی من بە تەئکیدش ڕێکارە دەستوریەکان دەگرینە بەر دەربارەی دانیشتنەکەی ئەمڕۆ ئەگەر نیسابیان تەواو کرد. دکتۆرە شواغجاف ئەندامی پەرلەمانی عێراق زۆر سپاس بۆ بەڕێستم.